خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. مادام شەڕەکەی ئیسرائیل و حەماس بەردەوامە و پانتایی ڕاگەیاندنی دنیای داپۆشیوە، ئێمە شەم شەویش لەسەر ئەوە قساکەین، گفتوگۆکەین بۆی تۆی بینەر بەرچاوت ڕوونتر بێ لەسەرەوەی ئەو موشەکەی کە ئیسرائیل و حەماس بێکەوە ئەنێن پریشکەکە یەگاتە عێراق وەرێمی کوردستان. دوێنێ شەو لەگەڵ مامۆستا بوبەکر کاروانی زۆرێکمان لەسەر ئەوانە باس کرد. ئەم شەویش لەگەڵ نووسەر و چاودێرێکی سیاسی ورتر ئەچینە ئەم بابەتە و شرۆڤەی ئەوە ئەکەین کە ئایا ئەمە تەنها شەڕێکی یان کاردانەوەیەک یان تاکتیکێکی سەربازی بوو سەرکەوت و کۆتایی پێدێت یان ئەمە درێژە کێشێت. زۆر جار ئێمە بیستومانە کە مۆساد کە دەستگایەکی مخابەراتی ئیسرائیلیە زۆر بەهێز و ورد و بەدیقەتە لەسەر ئاستی جیهان نەک تەنها ئیسرائیل. ئەمە چۆن بۆ هەموو سەربازە داخڵی ناو خاکەکەی بوون و پێیان نەزانی ئەم هەموو موشەکە بەکوێ برایە خەزە و ئاراستەی پێگەکانیان کرا. ورد ئەم شەو گفتوگۆیەکەی لەگەڵ بەڕێز ئارام حازی نووسەر و چاودێری سیاسی بەخێر بێن. سپاس بۆ دەرفەتە. سپاس کاکە زاناجان. کاگەرام ئەمە بەڕاستی یعنی بۆی پرسیارێکی زۆر سادە و مەتاتی چی بوو ڕوویدا؟ ئەمە تەنها وەکوی لە پێشەچەکەوتم حربێکی تاکتیکی نێوان حەماس و ئیسرائیل بوو یان تەقینەوەیەکە و ئیدی شتی بەدوادێت؟ هەڵبەتە ئەو پرسە خۆ دەزانێت یانی لە چوارچەوەی داکەوتەکانی کێشەی نێوان عەرەب ئیسرائیلدا دەست پێ دەکات. کێشەی نێوان عەرەب ئیسرائیل کێشەی ئەمڕۆ نییە، کێشەیەکی کۆنی تازەیە، یعنی هەم کۆنی تازەیە، هەم لە ڕابردووە ڕێگوڕیشەی هەیە و لە هەندێک وێزگەی بەتایبەتی لە سەرەتای جەنگی یەکەمی جیهانیەوە لە دوای کۆنگرەی سەلامی نێودەوڵەتیەوە کە هەندێک وەکو زلێزەکان بازەدا بەشکردنی غەنایمەکانی دوای جەنگی جیهانیەکان و هەندێک باستە مەسەلەی سەر لە نوێداڕشتنەوەی جوغرافیای سیاسی جیهانەکان و هەندێکیکە باس لە مەسەلەی دەستکەوتەکانی جەنگەکە ئەکەن. لەم دۆخەیە ئەو کێشەیە بە هەڵپەسێنەوەی مایەوە و دێگەڕان بۆ ئەوەی کە گۆمەڵی گەلان چارێکی بۆ بدۆزێتەوە. هەڵبەتە ئەوە لەسەر ئاسی استراتیژێتی خۆراوایی و بەتایبەتی لەسەر ئاسی استراتیژێتی بەریتانی سەیری بکەین تایبەتمەندی خۆی هەیە. ڕەنگە وەکو بۆمبێکی تەوقیتکراو هەیەش بێت ێوانێ بۆ ئەوەی کە لە وێزگەیەک لە وێزگە تاریخەکانە خزمەت بە استراتیژێتی ئەوروپی یاخود خۆراوایی ئەمریکی بکات وەکو ئەوەی کە خۆیان مەبەستیانە. چونکە لە چوارچەوەی داڕشتنەوەی جوغرافیای سیاسیە بەتایبەتی لە دوای پەیماننامەی لۆزانەوە زۆرێک لە ناوچەی سنووری هەیە هەتاکو ئێستا کێشەکانی بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. دیارترینان فەڵەستینە لە دیارترینیان مەسەرەن خۆشوتنی هەر ئەوە نیە بهێڵدرێنەوە بۆی هەر کاتێ بیانێ گۆڕانکاری بکەن بەڵێ بەتاکید ئەمە وەکو ئەو ڕێگوڕیشە خۆڵی کە هەیەی وەکەوەی کاگە تاریفێکی بۆ بکەین کە قسە لەسەر مەسەلەی ئەوە بکەین کە ئەم دیاردەیە ئەم ڕووداوە کە ڕووی داوە ڕووداوێکی کۆنی نوێ. بەڵام لە پەیوەندیە بە نەوای حەماسەوە ئەگە سەیری مەسەرەکە بکەین ئەکرێ خوێندنەوەیەکی تری بۆ بکەین لە پەیوەندیە بە نەوای ئیسرائیل ئەوگە سەیری بکەین ئەکرێ بنەوەیچکە بیبینین و تێکەڵپژانێکی استراتیژێتی هەرێمایەتی و نێودەوڵەتی لە ناو حەدەسەکەی ئیشی خۆی ئەکات. ڕەنگە لە پەیوەندیە بە میسرەکانەوە عیلاقەی بە مەسەلەی دەسەڵات و مانەوەی دەسەڵاتی سیسیەوە هەبێت لەسەر حکوم، ڕەنگە لە پەیوەندیە بە حەماسەوە نەوایەکە هەرچەنە بۆ عادلەکانی ئێستاکە هەیە ئەگەر دیقەتی بین ینی ڕەواندنەوەی ئەو تێگەیشتنە گەورە و گران و قورسە بوو کە لەسەر مەسەلەی مۆسادی ئیسرائیلی و تەکنۆلۆژیای سەربازی و هەواڵگیری ئیسرائیلی هەیە لە پەیوەندیە بە کەرتێکی گەمانەوەدراوانە کە ناوی کەردی غەزەیە و چۆن دوجار مەسەرەن چەگارەکانی حەماس لە تەوقیتی 50 ساڵەی جەنگی ئۆکتۆبەرە بەم شێوەیە ینی کردەیەکی سەربازی بەڕێز کاگارم هیچ حاڵت ببوورە قەتاتەکەم هیچ ڕووداوی لەم جۆرە هەبووە یان جەزرە بەیان گورزی لەم جۆرە هەبووە لەلایەن حەماس و بۆ ئیسرائیل؟ تاکە شتێک کە ڕووی دابێت ئەوەیە کە لەسەر دەستی با بڵێن سوپای میسریە لە ئۆکتۆبەری 1970 هەندێک لەمە ڕووی داوە. بەڵام لە دوای ئەوانێ لەسەر دەستی فەڵەستینەکان و هەموو ئەو ڕوبەڕووبوونەوەی کە لە نێوان فەڵەستینەکان و ئیسرائیلەکانە ڕوویدا و شتی وا ڕووی نەداوە. لە 1970 تاکوی ئێستا ئابم ئەندازەیە بەرفراوان بۆ نمونە یعنی تۆ لە تەوقیتێکی دیاریکراوە 4000 چەگاری حەماس لەسەر ئاسی زەمینی و ئاسمانی و دەریایی خۆی کا بە ناو سنوورەکانی ئیسرائیل. تەبەن سنوورەکانی ئیسرائیل لە پەیوەندیە بە کەرتی غەزەوانێ ئەبعادی جیاوازی هەیە لە ڕووی استراتیژێتی عسکەریەوە 10 کیلۆمەتری یەکەم ناوچەی هێڵی سوورە، 10 کیلۆمەتری دووەم ناوچەی هێڵی نارنجیە، 10 کیلۆمەتری سێیەم بۆ قوڵایی ئیسرائیل مەبەستمە.
ناوچەی سەوزا و لە دوای ئەوە 10 کیلومتری ئەخیر ناوچەی ئارامی بابلێن ئینە و لە دوای ئەوانێ لە قوڵایی 6 کیلومتر بەناو قوڵایی ئیسرائیلە ئەمجا کە مرکزی قیادەی عملیات و بابلێن فەرماندەیی سەربازی سەرپەرشتیاری ئۆپەراسیۆنەکانی قوڵایی غەزە لەلایەن سوپای ئیسرائیلەوانێ لەوێ هەیە. ئەگە سەیری بکەیت ئامانجەکە لەو تەوقیتە لە 21 قۆڵەوە کە دەست پێ ئەکات و لە 3 ئاسی جیاوازیشەوە کە دێت، یعنی هەدەف تا ئێستا ئەوەی کە ئەخوێندێتەوانێت لە کردە سەربازیەکەی حەماس ئەوەیە کە چەندێک لە دەسەڵاتی هەیە کوژرا و بخاتەوە لە ئیسرائیلەکان و چەندێک ئەتوانێت بارمتە و دیل کۆ بکاتەوە و لە هەمان کاتیشە ئەو مرکزی قیادەی عملیاتە کە سەرپەرشتی ئۆپەراسیۆنەکانی سوپای ئیسرائیل و مۆساد ئیسرائیلیەکان لەناو کەرتی غەزەیە پەک بخات و فعلا دەستیش بە هەردوو ئەمانجەکەی گەیشتەوە بەڵێ دەستی بە هەردوو ئەمانجەکەی چۆنی بوو یعنی خرافیاتێکی زۆر لەسەر مۆساد باسەکرەکان ئارا مەسەلەن پێیان وابوو کە دڕعێکی گەورەیە بۆ ئیسرائیل کورد لەن هەموو جیهانیان وت مەسەلەن تەنانەت خەتی ئینتەرنێت و هەموو ئەوانە مۆساد دەتوانێت کوێی بوێ پێی ئەگا ئەمە پوچەڵە بۆ بەڕاستی ئەم چیکە هەست ناکەیت. دوو تەفسیر هەیە بۆ ئەمە کاکەزانە، یەکێکیانەوەیە کە ئیسرائیلەکان دەرکیان بە جموجۆڵە کردووە هەر وەکوی کە ئەمڕۆ باستەوە ئەکرێت کە چەند مانگێک لە پێش ئەنجامدانی ئەم پرۆسەیە گومرجی ئیسرائیلی اتهامی حکوومەتی ئەنقەرە ئەکات کە محاولەی چەکدارکردنی حەماسی کردووە بۆ کردەیەکی ئەوها سەربازی بەرفراوە. ئەمە ئاخرین لێدوانە لە موقفی ئیسرائیلەکانە لەسەر لە سوڵتەی گومرجی ئیسرائیلی واڵێ دەسەڵاتی گومرگی ئیسرائیلی ئەڵێ چەند مانگێک لەمەوە پێش ئێمە ئەگەمان لە هەوڵێکەیە کە لەلایەن حکوومەتی ئەنقەرەوە هەبوو بە چاکارکردنی بزوتنەوەی حەماس. ئەمە ئاخر لێدوانە کە باسی لێوەکرێت. ئەوەی کە گرنگە چییە؟ نەوایی ئیسرائیل لەناو مۆزوعەیە چییە؟ یعنی ئایا فعلا ئیسرائیل قولاپەکەی فڕێداوە بۆ ئەوەی کە حەماس تووشی ئەم هەڵە استراتیژیە سەربازی ئەمنی هەواڵگیریە ببێت، یاخود ئەوە تا فعلا ئەو تێگەیشتە حەقیقی لەژێ خۆیەتی کە ئەو تێڕوانینەی کە هەبووە لەسەر ئاستی هەرێمایەتی و لەسەر ئاستی ژیانی بەرامبەر بە توانای سەربازی و توانای هەواڵگیری دەستگای مۆساد و نازانم چی هەموو ئەم شتانەی ئیسرائیل معلوماتەکانی خۆت بەو شێوەی نییە. وەڵی بە معلوماتەکانی خۆم نەتائیجی جەنگەکە بڕیان لەسەر نەتائیجی دەنگەکە بڕیان لەسەر ئەوە ئەدا کە کامیانە. بۆ نمونە تەفسیرێک هەیە بۆ ئەوەی کە لە بەریەکەوتێکی استراتیژی ئەمریکی ئیسرائیلی بەرامبەر بە ئێرانە پێ ئەچێت سەفقەکە عیلاقی بە کۆتایی هێنانی حەماسەوە هەبێت لە کەرتی غەزەیە و ئەمە مەرجی ئیسرائیلەکان بێ بۆ ئەو تاهدیدەی کە لە نێوان ئەمریکیەکان و ئێرانەکانە لە ئاراهەیە. و لە استراتیژی دووەلی کەنداوانە ئەگەر سەیری بکەین ڕەنگە پەیوەندی بە و استراتیژیەتی طریقی هێڵی ئەوریشمەوە هەبێت کە باسەکرێت کە لە نێوان عەمان عەقبەوانێ دەست پێ ئەکات و ڕەنگە دەوڵەتانێک بەڵێ ڕەنگە دەوڵەتانێک بن مەبەستیان ینی زەرری ئابووری گەورەیان بەرەکەوێت ڕەنگە ئەم تەوقیتە بۆ ئەنجامدانی ئەم کردەوە یاخود بۆ ئەم ژوڵەیە بە گونجاو بزانن بۆ لەبەرەوەی کە کێشەی عەرەب ئیسرائیل کێشەیەکە خاڵی نییە لە دەستێت دەوەردانە هەرێمایەتی و جیهانیەکان، ینی کاریگەریان لەسەری هەیە. ینی مەسەلەن بۆ نمونە ئێستا حەماس بەبێ کاریگەری دەوڵەتێکی وەکو میسر ڕەنگە نەتوانێت هەندە جموجۆڵ هەیە بیکە، یاخود مەسەلەن بەبێ پشتیوانی دەوڵەتێکی وەکو ئێران نەتوانێت هەندە جموجۆڵ هەیە بیکات و بۆ ئیسرائیلەکانی شەر بە هەمان شێوەیە هەر کەسا بە دوای لێلای خۆیەوێتی لەو معادلەکەیە. بەڵام ئەوەی کە ئێمە ئەی خوێنینەوانێ لێ ئەوەیە کە بەریەکەوتنە استراتیژێتە هەرێمایەتی و نێودەوڵەتەکان لە هەڵکشانێکی زۆر خێرایە و هەموو بەوادرەکانی بەرەو ئەوە ئەڕوات کە ینی ئەوەی کە لە کۆنگرەی ئاشتی نێودەوڵەتی ساڵی 1920ەوە ئەنجامەکانی خۆی نەپێکاوە پێ ئەچێت لەم قۆناغەیە بە بنبەست گەیشت بێت و ئەم بنبەستەیە ڕەنگە ئەوەندەی تر لە بەریەکەوتنە استراتیژێتە هەرێمایەتەکانیش و نێودەوڵەتەکانیش لەگەڵ خۆیان تۆخکاتەوە. ڕەنگە دوای هەڵکشانێکی زیاتر و ئەنجامدانی چەندین جەنگی خوێناوی تر لە چەندین ناوچەی تری لە ناوەڕاستی ئەفریقیا، لە باکووری ئەفریقا، لە خۆرەڵاتی ناوەڕاستە هەتا لە شەرقی ئاسیایە، ئەوەی کە مەسەلەن معادلەی بروزی کۆریا و جەنگی کۆریا و با بڵێن خۆراوە لە قەڵەمەدرێت یاخود ئەوەی کە لە دووەلی قەفقاسا ئێسا کە بەوادرەکانی لە مەسەلەی هەرێمی ناگۆرن-و-کەرەباخەوە دەستی پێکرد و ئەو محاولانەی کە ئەکرێت بۆ تەحەکومکردن بە هێڵی ئاوریشمەوە
ئایا لە منطقەی ئازربایجان و بە تووشیا بڕۆتۆ سە دەریای ناوەڕاست یاخود لە مینای لە عەمان عەقبەوانێ بڕوات یاخود بە عێراقا بڕوات و بێتە منطقەی موسڵ سەنجار و لە لێوانە بچێتەوە سەر ئەسکەندەرە بانیاز یاخود کێشەی یەکلایی نەبوونەوەی سنووری دەریایی و ئەمانەی نێوان یۆناان و تورکیا و هەموو ئەمانە حکمی معادلەکە ئەکەن ناتوانانی بڵێ بە دقیق وایە بەڵام ئەوەی کە ئێمە ئیخوێنینەوە بەڵام ئیسرائیل ئەگەر زیاتر و گریمانەیە نزیک نیە بەڕێز کاگارە مەسەلەن ئیسرائیل خۆتە زانی جاران لەسەر دیلێکی 1000 دیلی فەڵەستینی ئازاد دەکرد بەڵێ مەسەلەن لەسەر بریندارێک لایەکی غەزەی وێرانە کرد کەرتی غەزەی وێرانە کرد ینی ئەم هەموو کوژراوەی ئەو هەموو دیلەی ئەو هەموو وێرانکاریەی شکست نییە بەڕاستی ئەگەر بە تەکتیکی مخابراتیش بە بۆ ئیسرائیل هەندێک لە فەرماندە سەربازیەکانی سوپای ئیسرائیل بە ئاشکرایی قدانیان بەمەیان ناوە بە شکستێکی سەربازی و هەواڵگیری لە قەڵەمێدان چونکە بەڕاستی ئەمە کارەساتە بۆ ئیسرائیل بەپێی ئەو تێگەیشتنەی کە خۆیان هەبووە بۆ دەستگای هەواڵگیریان بۆ توانای سەربازیان بۆ هەموو ئەو تەکنۆلۆژیا و پشتیوانی خۆراوایە و ئەمریکی کە لە پشتیانە بەڕاستی ئەمە شکستێکی گەورەیە بە نیسبەت ئیسرائیل پرسیارەکە ئەوەیە ئایا فعلا عن قەسد ینی بەدەستی ئەن قەست گوێی لەمە خەوانووە لەم مباغەتەیە نازانین بۆچی چونکە بەڕاستی ناکرێتەوە 320 سەکۆی موشەچی لە سنوورەکانی کەتی غەزەوانێ بۆ ناو قوڵای ئیسرائیل دابنرێت تۆ نەیبینیت 4000 چەکداری حەماس لە یەک تەوقیتە لە 20 قۆڵی کەتی غەزەوانێ خۆیان بکەن بەناو قوڵایەکانی دەوڵەتی ئیسرائیلە تۆ نەیبینی لە کاتێکا کە قیادەی با بڵێن فەرماندەیی سەرپەرشتی ئۆپەراسیۆنەکانی قوڵایی غەزە تەنها 6 کیلۆمەتر لە سنووری کەتی غەزەوە دوورە یعنی ئەمە ینی پرسیارێکی گەورە هەڵەگرێت بەڵێ پرسیارێکی گەورە هەڵەگرێت ینی ناکرێت من ئالێرەوانەیە ئاگام لە جوڵەی 4000 چەکدار نەبێت لە دوکانە مالەعلم ئەم جوڵەی 4000 چەکدارە با بڵێن بە شێوازێکی جیاوازە ینی لە یەک میحورەوە نییە لە 20 قۆڵی کەرتی غەزەوانێ ئەم جموجۆڵی سەربازی هەبووە 320 سەکۆی موشەکی بزوتەوەی حەماس بەشداری لەم ئۆپەراسیۆنەیە کردووە 150 بەس پاراگرایتەر ینی پەرەشوتەوانی چەکدار لە ئاسمانەوانێ دابەزیون ئەمە جگە لەوەی کە کۆمەڵێک ینی باڵۆناتی حراری تایە بەشداری پێکراوە کە یەکەم جارە بەسەرم بزوتەوەی حەماس پەنا بۆ ئەم جۆرە لە تەقەنیات و تەکنیکی غەزەش هیچ خۆراکێکی پێناگەر قەناعەتی تەواو هەبوو لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوانەیە کە لەسەر ئاسی ئاسمان و ئەرز و دەریاشەوانەیە کەرتی غەزە بە ئەندازەیە گەماردراوە کە ممکن نییە پرسیارە جدیەکە ئەوەیە یعنی لە یەکەم تەوقیتە 5000 موشک ئاراسەی ئیسرائیل کراوە ئاراسەی بنکە و موسەڵتەناتە ئیسرائیلەکان کراوە باشە کەرتێک کە بەم شێوەیە گەمارۆدرابێ کەرتێک کە بەم شێوەیە ینی بەڕاستی وەکو ئەوەی کە باس ئەکرێت جگە لە دەرمان و خواردن هیچ شتێککە ڕێگەی نەبوو بچێتە ناو ئەم شوێنەوە و ڕەنگە مەسەرەن مخابراتی ئیسرائیلی تەوقعی ئەویان کردوێت کە لە شێوەی ئەنفاق تونێلەکانەوەوانێ محاولەی دزەکردن و چوونە ناو ئیسرائیل و ئەنجامدانی هەندێک کردەوەی سەربازی و تۆریستی ئەمانە یا خۆکوژی ئەنجام بدرێ بەڵام چاوەڕێ ئەویان نەکردووە ئابم شێوە بەرفراوانە ئەی باشە هەواڵگری سەربازی ینی ئەگەر ئیسیجواب بکرێت ینی مقفی چییە نازانین ئەوە ئەبێ ئەحدا بەڵام ئەوەی کە تاکو ئێستا لە نەتیجەی ئەوەی کە معلومات هەبێ منەوێت لەوەوە بەرفراون بینەوە بە دەوروبەر بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست سوورەکە ڕوون بێ بەڵام ئەمانە پێدراوتە دەنێ بۆ مەسەلە سیاسەکانیش بۆ چەند بازنەی بڕیوە مەسەلەن هێڵی سووریا هێڵی پرتەقاڵەوەی بەڕێز باز ئەوەی کە من ئاگادار تاکو ئێستا 5 بازنەی بڕیوە هەر 5 بڕیوە بەڵێ چونکە ئەوان گەیشتونەتە با بڵێن فەرماندەی سەربازی سەرپەرشتیاری ئۆپەراسیۆنەکانی کەرتی غەزە کە 6 کیلۆمەتر لە سنووری غەزەوە دوورە ئەم هێڵانە تەنها قوڵایەکانیان مەسافەکانیان 10 کیلۆمەترە 10 کیلۆمەتر یەکەم هێڵی سوورە 10 کیلۆمەتری دوم بۆ قوڵایی ئیسرائیل لە کەرتی غەزەوە هێڵی نارنجیە 10 کیلۆمەتری سێم هێڵی سەوزە 10 کیلۆمەتری چوارەمیان ینی با بڵێن هێڵی ئارامە ئەمانەی هەموو ینی ئەم تەسیفاتانە بەپێی استراتیژێتی هەواڵگری و سەربازی ئیسرائیلی هەمووی دەستنیشان کراوە یعنی ئەوە نییە من و تۆ بڕیاری لێ بڵێن ئەمە وایە ئەمە استراتیژێتی سەربازی و هەواڵگری ئیسرائیلی بەرامبەر بە کەرتی غەزە ئەمە ئاڵێ بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن لە فترەیەکی زەمەنی زۆر کەمە ئەمە کرا ینی لە چەند سەعاتێکە 4000 چەکداری فعلی بزوتنەوەی حەماس تەسریحی ڕسمی خۆیان واڵێت 4000 چەکدار بەشداری کردو لەم پرۆسەیە یعنی جەنگە بە ماناف بەرفراوانەکەی کردەوەی سەربازی نییە
کردەوەی سەربازی نییە شتێک نییە بڵێ وڵا کاتیە و ئەنجامەدێ بڵێ ئەوەی کە ناتانیەوەی ینی ئقراری پێکرد بۆ چونت وایە کە چێ زیاتر دامی کردن لۆجستیان مەسەلا واللهی دامی لۆجستی نازانم ینی ئەبێ ئێمە بە توانە سەربازەکانی ڕابردووە مەسەرەن یەکێ لە پرسیارەکانەوەی ئەی باشە خۆکەتایی بە موشەکانە بەتەنها لە غەزەیان نییە ئەی لە کەتی خۆراوە شای لە زوبێ غەربی بۆ نمونە لە نابلس لێتی لە ڕامەڵا لێتی لە تۆڵکەرەم لێتی لە جەنی لێتی ئەی باشە ئەمانە بۆی جوڵەیان نەکردووە مع العلم بەشێکی زۆریان مثلا کەتایبی عیاشە کەتایبی قەسامە کەتایبی شوێ ئەم فەسائیلەکانی نابلس و جەنین ومانەی خۆمانە هەمویان ینی فەسائیلی ینی تەشکیلاتی سەربازی مختصن بە هاویشتنی موشک مثلا بۆ ئەمانەی کردی بەڵێن خۆراوە بەشداریان نەکردووە لەمەیە دوای ئەوەی کە هەڵکشانەکە لە دوای کاردانەوەکانی ئیسرائیل ئەوانە ئەنجا کە لە کەتی خۆراوەوانە دەستکراوە بە هاویشتنی هەندێک موشکات و ئەمانە و کە یەکەم پێکانیان بەرەو مسەوتەنەی شالێت بووە لە کەرتی خۆراوە کە نزیکە لە سنووری بابن منطقەی جەنینەوە پرسیارەکە ئەوەیە مەسەرەن حەماس بە چ دافعەیەکی سیاسی و استراتیژی و سەرباسی ئەماکە ئەوەی کە تاکو ئێستا لێ ئەخوێنێتوانێ ئەوەیە کە پێ ئەچێت گیراوێکی زۆری کردی غەزە لەلایەن لە زیندانەکانی ئیسرائیل هەبێت و ئەگەر بە پشتیوانی دۆستەکانی پرسی کێشەی فەڵەستین لەسەر ئاسی عەرەبی بە تایبەتی و لەسەر ئاسی جیهانی بە دەرەجەی دووەم هەوڵ بدرێت دۆخەکە ڕابگیرێت و تەسعیدی لەوە زیاتر بەخۆیەوە نەبینێت بەمەرجێ تەرەفی ئیسرائیلەکان ئەگەر وەڵامدانەوەیان بەمە هەبێت ڕەنگە لە کۆتاییە ئەم کردەوە سەربازێ بەرفراوانە بە گۆڕینەوەی دیلەکان و بە تاتی ئەوزاع و بەسەر لەنەوە ڕێخستن و هێندێک لە پەیوەندەکانی کەتی غەزە و ئیسرائیل ئەمە یەکێکە لە ئەگەرەکان ئەگەری بڵاوبوونەوەی پرشیە و ئاگرەوەی کە ئێستش نوێنەری ئیسرائیل لە نەتوێگرتوەکان وتی کە ئێمە دانانیشین و بێدەنگ نابین و ئەمە کۆتاییە و هەڕەش سەربازەکانیشیان قورسە من یەک دوو گرتە ڤیدیۆم بینی مەسەلەن سەرۆکی هێزە چەکدارەکان ئەڵێ دەرگای دۆزەخێکی لە خۆی کردەوە بەڵێ ئەمە پریشکەکەی تەنها بۆ غەزە ئەبێ بە منطقەیەکی وێران کراو یان ئەچێتە دەوروبەریش ئەچێتە وڵاتی ئیقلیمیەکانیش کاکزانە ئێمە ئەگەر لە حربی ئۆکتۆبەرەوە سەیری معادلەکە بکەینە ساڵی 1970ەوە یعنی کێشەی عەرەب ئیسرائیل کێشەیەکی هەرێمایەتیە بە دەرەجەی یەکەم یعنی ڕاستە لە تۆ لە استراتیژی نێودەوڵەتیوانێ پاراستنی ئەمنی ئیسرائیل یەکێکە لە ئەولەویاتەکان بەڵام دوجار لە پەیوەندیە بە ژەوەندی گەلی فەڵەستین و بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستین و کێشەیەکی هەرێمایەتی بەحتاوە یاخود کێشەیەکی عەرەبیە بە پلەی امتیاز هەرچەنە با بڵێن استراتیژێتە هەرێمایەتی عەرەبیەکان بە جۆری جیاواز مامەڵیان لەگەڵ غەزەی فەڵەستینی ئاکردووە هەندێک جار بە خواسی بە ژەوەندەکانی خۆیان بەکارهێننەوە بەڵام لە پشتەوەی پەردە شتهایەکی تر زۆرە کە قسەی لەسەر بکرێت پشتی پەردەیەکی مەسەرەن بۆ نمونەیەکێک لە ئینەکانەوەیە پرسیارەکانەوەی لە استراتیژێتی ئوردنی با بڵێن لە مەوزوعەکە کە داوای لێکرا بێت کە ئیقرار بە دامەزانی دەوڵەتێک بۆ دروستەکان بکرێت یەکیشکە لە پرسیارەکان ئەوەیە کە لەسەر ئەساسی سەفقەت القەرن ئەوەی ماندێتی سەدەی پێ ئەوترێت کە حەلی مشکلی عەرەب ئیسرائیل بکرێت لەسەر جاران لەسەر ئەساسی با بڵێن زەوی بەرامبەر بە ئاشتی بوو ئێستا ئەڵێن نە ئابووری بەرامبەر بە ئاشتی و بەندەری عەقەبە کە بە حساب یەکێک لە هێڵە ئەساسیەکانی هێڵی ئاوریشم لێوانێ ڕەت ببێ بۆ دەریای سپیناوە ڕاستوە لێو شوانێ بەرەو جیهانی خۆراوە باستەوا کرێت کە کێشەی جێنشینکردنی 5 ملیۆن فەڵەستینی ببرێتە کۆ لە کاتێکا کە لە سەحرای سینا لە بیابانی سینای میسری باز لە 752 کیلۆمتر مربع ئەکرێت کە تەخسیس کرد بەو مەسەلەیە و لە مقابلیشە ینی نزیکەی 3 ملیۆن فەڵەستینی ینی با بڵێن ئیمتیازی دامەزراندنیان بدرێتە لە بەندەری عەقەبە وەکو یەکێک لە گەورەترین بەندەرە ئابووریەکانی جیهان کە لە استراتیژی دووەلی کەندا و لەسەر و هەمویانەوە ئیمارات و سعودیەوە بازەوە ئەکرێت کە کولفەی بنیادنانەکەی 150 میلیارد دۆلارە کاگارەمەوەی سنوێنەری فەڵەستینی ژەڵێ سەقام گیری بەدینایەت تامافەکانمان بەدەستنێنین و پشتیوانی ئەمریکا بۆ ئیسرائیل ئەمە هەرڕێک ئەوەی لێ خوێدرێتەوە کە مەسەلەن کۆی پێکاتەکان یان کۆی بیر بۆ چوونە جیاوازەکانی فەڵەستینە لەگەڵ ئیسرائیل یان دیسان ئالۆزیەکەیە وەکو میشە ئەوترێکە
تەفاسیلی ئەم بابەتانەش ئەزانی چۆنە کاکە زانە شەیتان لە تەفاسیل بەڵێ الشيطان تكمن في التفاصيل يعني یەکێ لە مشکلە هەر ئاساسیەکان ئەوەیە مثلا لە پەیوەندیە بەو جەنگەی کە لە ئۆکرانیا ئەگوزارێت داکەوتە استراتیژیەکانی لەسەر ئاسی نێودەوڵەتی چییە ئەوەی کە من ئاگام لێیە ینی خۆراوایەکان گەیشتونە تا ئەو قەناعەتەی بۆ کەمکردنەوەی ئەو فشارە زۆرە سەربازی و لۆجستەی کە ڕووسەکان لەسەر ئۆکرانیا دایانناوە هەروەکوەوەی کە کاتی خۆی لە جەنگی جیهانیە بەرامبەر بە ئیمپراتۆریەتی عوسمانی کرا جەبهەی سویس و جەبهەی کەنداویان لێکردەوە و بە داگیرکردنی میسر لەلایەن فەڕەنسیەکان و بە داگیرکردنی عێراق لەلایەن بەریتانیەکانەوە کۆتایی هاتوو و لێەوە معادلی ڕێخسە و جغرافیای سیاسی ناوچەکە و جیهانیش بەگشتی دەست پێکاتەوە ڕەنگە ئەمە یەکێ بێت لە نەوایەکان ئەوەی کە لە پشتەوە لە تەفاسیلایە نەوایی تر ئەوەیە کە مەسەلەن ڕەنگە مەحاولەیەکە بێ بۆ ئەوەی کە چێ لەم دەوڵەتە هەرێمایەتیانە لە خۆرەڵاتی ناوەڕاستە با بڵێن جلە و گیری ڕاستە و خۆی هێڵی ئاوریشمەکە بۆ ڕەتبوونی بەم سنوورەی نیمچەدووریە عەرەبیە شەڕێکی ئابووری گەورەی لە پشتەوەیە و دوجار استراتیژیەتی رووسی لە بەرامبەر ئەمرە معادلەیە چێ ینی مەسەن بوون منەیەکێک لە ئەولەویەتەکان ئەوەیە کە بۆ ئەوەی کە ئەم جەبەی لێ نەکرێتەوە ڕەنگە ڕووسەکان دەست پێشکەری پێشوەختە بکەن بۆ ئەوەی کە کۆتایی بە نفوزی استراتیژی و سەربازی ئەمریکی بێنن لە عێراقیش و لە سووریاشە بە دیاری کراوی چ جای ئەوەی کە باستا لە نیمچەدووریە عەرەبی بکەین یعنی ئەمانە هەمویان لە سعودیە و میسر لەو بابەتە مەسەلەن ئیمارات لەو مەسەلەی ئیمارات ئەو ماوەیە دەست بۆ کۆمەڵی بابەتی مخابراتی ئەبە لە پارەی پێ و ئێوێ مەسەلەن جڵە و گیری مەسەلەن ناوچەکە بکا بەلانی کەم دووەلی کەندا و ئەوەی کە من ئاگادار بم ینی ئەوان لە بەرژەوەندیانە کە ئەم کێشەیە بەلایەکە بکەوێت چونکە ڕاستەوخۆ پەیوەندی بە و جوغرافیا سیاسیەوە هەیە کە بەندەری عەقەبەیە و بەندەری عەقەبە ئەگەر چاو لەسەر ئەوە بێت لە استراتیژێتی ئابووری دەوڵەتانی کەنداوانە سەیری بکەین و ئەو کوی کە لە مادێتی سەدەیە باسی لێوەکرا و لە استراتیژێتی ئەمریکیشەوە قسەی لەسەرکرێ و ئیسرائیلەکان خۆیان بەشدانن لە بنیادنانی ئەم مادێتی سەدەیە من پێم وایە بەبێ ئارامی و ئاشتێکی نێودەوڵەتی لەو منتیقەی عەقەبەیە لە منتیقەی سوێسە ناکرێت ینی ئەم ینی بنیادە گەورە ئابووریە بینا بکرێت لەبەرەوە ڕەنگە ئەوان بەرژەوەندیان لەوا بێت کە لەگەڵ ئیسرائیلەکانە وجودی کەرتی غەزە بخەن بەلایەکە بەتابید کەرتی غەزە ینی شتێک نەبێنە لە ناو معادلەی کێشمی عەرەب ئیسرائیلە ناوی کەرتی غەزە بێت هەمویان نەگوێزرێنەوە بۆ شوێنێککە تەبادیلی سوکانیان پێکرێت لە سەحرای سینا جێگیر دەکرێن و هەموو ئەمانە لەناو تەفاسیلەکانی باڵێن ماندێتی سەدەیە باسکراوە کە من بۆ خۆم شەڵا لە بەرنامەمە هەیە چونکە پرۆژەکە بە کابلیشم لەسەر کردووە و ڕەنگە بە حەڵەقاتێک بڵاوی کەمواری لە ئایندەیە هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێ لە ڕاستیە ئەمانە هەمووی هەن لە ناو معادلە یا لە پەیوەندیە بە مەسەلەن بە حکوومەتی عێراقیەوانە کە قسە لەسەر مەسەلەی کۆتایی هاتن بە نفوزی ئەمریکیە کرێ لە عێراقا ئەم مووقیفەی کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ مساندەی شابی فەڵەستینی و حەماس و ئەمانە لە قسەی لەسەر کراوە ئەکەوێتە کوێی معادلەکەەوە ینی نەوعێک لە بەریەکەوتنی استراتیژێتی هەم هەرێمایەتی و بەم بەریەکەوتنی خۆیوانە دیسانەوە لەگەڵ بەریەکەوتنی تری استراتیژێتی نێودەوڵەتی لە ناو هاوچەشەکایە ئالۆزە ینی ناتوانێت حکمی مسبقی لەسەر بیت بە ڕێگ و ڕیشە مێژوویەکەش ئەچێتە ناو بەدڵنیاییەوە ئێران بەکارهێنێ بەدڵنیایی ئەو بە زۆرشتر ئەوە بڵین لەو شۆکە سەربازیەکی ئێستا ئیسرائیل تووشی بە کاگارام ئیسرائیل ئەتوانێ مەسەلەن جگە لەو بۆردومانانی کە ئێستا حالیان ئەیکات شتی تر بکات مەسەلەن لە وڵاتانی ناوچەکە من دڵنیام دەرگای جەنگی تر بکاتەوە بەڵێ ئەگەر بۆ یەکلایی بێتوانێ کام لەو دەوڵەتە هەرێمایەتیانێت لە پشتی چەکدارکردنی بزونتنەوەی حەماسەوەن بەو ئەندازە مەترسیدارەی کە بینیمانە لە کردەوە سەربازیەکەیە یعنی تۆ لە سەعاتێکە توانای هێزێک بچێت تا تەقاندنی 5,000 موشک بەڕاستی ئەمە ینی هێزێکی لۆکاڵی نییە هێزێکی نەریتی نییە یعنی حتا خودی جەنگەکە خۆی جەنگێکی تەقلیدی نییە ینی بە پێچوانەی هەموو ئەوانەی کە ئەو ململانیانەی کە لە ڕابردووە ڕوویاوە هەمیشە بەریەکەوتنەکان لەسەر ئەرزی فەڵەستینی بووە بەڵام ئەم جارە بەعەکسەوانە لەسەر ئەرزی ئیسرائیلە یعنی ئەگەر تۆ سەیری بکەیت ینی معادلەکە جیاوازە لەبەرەوە بن پێم وایە ئەگەر بۆ ئیسرائیل یەکلایی بێتەوانێت کام لە دەوڵەتە هەرێمایەتیانە ڕاستەوخۆ بۆ یەکلایی ببێتەوە کە دەستی هەیە لە چەکدارکردنی ئەم هێزەی بزوتنەوەی حەماسە ئابم ئەندازە مەترسیدارە من پێم وایە بێدەنگدانانیشە لە ئاستیا و کۆمەڵێک ینی کاردانەوەی سەربازی زۆر مەترسیداری شێ بە بەرامبەری هیچ حەماس یان فەڵەستینەکە هیچ سوودێک لەم بابەتەوە ئەبینن
ئەو کاتە ئەبێ ئێمە پێیم بزانین بەپێی پێداویستیەکانی استراتیژی تا ئێستا مەسەلەن سوپای ئیسرائیلی ئەڵێ تا ئێستا چەکدارەکانی حەماس ناو ئیسرائیل ماوە بەڵێ 4000 چەگارە کاکە زانان ئەوەی کە داخل بووە لەسەر ئەرز و ئاسمان و ئەوانە 4000 چەگارە یعنی ئەمە لێدوانی سەربازی فەرمی بزوتن حەماسە ماڵێ من وا ناڵێم تەسویەکردنی حساباتی سەربازی لەگەڵ 4000 چەکدارە کە ڕاهێنانی پێکراوە کە پێداویستیە لۆجستیە سەربازیەکانی لەبەردەسا هەیە و بە تەقەنی و تەکنیک ڕادیکاڵ و ئایدۆلۆژی بەڵێ و هێزێکی عقایدی و ڕادیکاڵ و ئایدۆلۆژیە و دوجار یعنی عقیدەی شادە لەسەر هەموو شتێک لە لای حکم بە تەسەڕوفاتەکانی واکە ولا هەمان کاتیشە موسانەدە هەیە لەسەری یعنی ئەوە نییە بڵێ بەتەنیا چوو بێت و مەسەرەن هێزێکە بڕات کردەوەیەکی سەربازی ئەنجامدا و بگەڕێتەوە نە بەردەوامیەکی پشتیوانی جەنگی لە دەوری هەیە ینی ئەمڕۆ کەرتی غەزا یا بزوتنەوەی حەماس بەردەوام بووە لە تەقاندنی موشک خۆ بێدەنگ نەبووە بەرامبەر بەکاردانەوەکانی ئیسرائیل و ئەم تەسعیدا نازانین لەکوێ بە ئامانجی کۆتایی ئەگات هەرچەنە هەوڵێک هەیە هەوڵێگەیە بۆ ڕاگرتنی شەڕەکە من پێم وایە سوودی یەکەم سوودی بزوتنەوەی حەماس لە ڕاگرتنی شەڕەکەیە چونکە ئەگەر ئەم تەسعیدە ڕابگیرێت مانای وایە هەموو ئەو ئامانجانەی کە بزوتنەوەی حەماس دەم کردەوەیە ئیشی بۆ کردو پێکاوێتی بۆ لەبەرەوەی کە ئەو دوجار بە سەدان دیلی مەدەنی و ئەسکەری ئیسرائیلی لەبەردەسا هەیە و ئەو ئامانجە لە ئەساسەوە ئەپێچێت کە لە پێناوی ئەم ئامادەکاری کردەوە سەربازیە کراوە ئەویش ئاڵوگۆڕکردنی دیلەکانی بزوتنەوەی حەماسە لەگەڵ حکوومەتی ئیسرائیل ئەکید ئیسرائیلی زۆری بەڵێ بەدڵنیایە و ژمارێکی زۆر یعنی 2 بەرابەر و 3 بەرابەری و دیلانەی لەلایەکە ئێستا لە دەستی بزوتنەوەی حەماسە و من پێم وایە ئامانجی هەر ئەساسی ئەمە بێ لەلایەن بزوتنەوەی حەماسەوە چونکە ئەو کە ئیسیعانەی بە دۆستەکان کردووە کە داوای وەقفەکە داوای ڕاگررتنی دەستدرێژەکانی ئیسرائیلەکە بە سەرکەتی غەزا هەموو ئەمانە لە لێدوانەکانیان ئەخوێنرێتەوە بەڵام استراتیژێتی یارمایەتی نێودەوڵەتی تا چەندێک یاخود وەڵامدانەوەکانی حکوومەتی ئیسرائیل بەرامبەر بۆ داواکاریانەی کە هەیە ئێستا داوای تەطبیق ئەکرێت داوای ئاسایکردنەوەی دۆخەکە کراوە داوای زەبتی نەفسی هەردوو لا ئەکرێت و داوای ڕاگررت نەکرێت داوای ینی فراوان نەکردن هەموو ئەم داوایانە هەن لە ئارایە بەڵام چەندیان لە تەوقیتی خۆیان بەدەمەوچووری بۆ ئەبێت نازانین ئەوەی کە تا ئێستا لە موقفی ئیسرائیلەکانە هەیە ئەوان ئەمە هەر دەتوانین هێڵەکان چێشین و مەسەلەن بڵین ئەم ڕێگانە هەیە دوجار نەتیجەکە بڕیارە دەکامیان ئەوە بۆ کە کاری بۆ لە هەمووی گرنگتر ئەوەیە بەردەوامی ئەم جەنگە پریشکە هەرێمایەتەکەشی بەدوایێت گۆڕانکاری لە ناوچەکە دروستە گۆڕانکاری دروستەکە ئەگەر بەو ڕاددەبەرفراوانەی زۆریشترێ بۆرە خوا کاگارام بمبورە ئەڵێن سەرەتایی کلیلی یان پریشتی جەنگی جیهانی سێمە بەند بە فۆرمێکی تر هەموو ئەم ئاماژانەی تایە خۆ ئەگەر حتا بگەڕێنەوە بۆ دەستپێکردنی پەلامادانەکانی رووسیا بۆ ئۆکرانیا ئەمەش بە جۆرێک لە پریشکی جەنگی جیهانی سێم لە قەڵم درراوە ئەو کێشانەی کە لە دەریای سپیناوە ڕاستا وەکو کێشەی سنوور یاخود وەکو کێشەی داکەوتەکانی معادەی لۆزان لە بینی ئیتالیا و تورکیا یۆناان و تورکیا بەریتانیا و تورکیا یاخود وە ئیلە ئاخری هەموو ئەمانە ینی مؤشرات ئاماژەکانی جەنگی جیهانی سێمن بابلیا جەنگی سێمی جیهانین بەڵام کامیان ئەبێتە ئەو بۆم بە تەوقیت کراوەی کە ئیتر لە ئاستیا بە فەرمی هەڵگیرسانی جەنگەکە ڕائگەێنێ هەروەکوی لە جەنگی یەکەمی جیهانی و لە جەنگی دومی جیهانی ڕاگەێنراوە من پێم وایە هەڵکشانەکان بەردەوامی ئەبێت ئەوەندەی کە خوێندنەوەم هەبێت لە ڕووە مێژوویەکەیەوە چونکە ئەگەر تۆ سەیری بکەی کاکە زانە مەسەرەن جەنگی یەکەمی جیهانی چ کاتێک هەڵە گرسێ ئەو کاتە هەڵە گرسێکە داکەوتەکانی ڕێکەوتنەکانی جەنگی ڕووسی فەڕەنسی لە ساڵی 1970 ئەنجامەکانی خۆی ناپاچێت و ئەم چێشم و ململانەیە ئەنە لە بینی ئەم زلێزە ئەوروپی و خۆراوایی و خۆڕەڵاتیانەیە بەردەوام بێ هەتا لە جەنگی یەکەمی جیهانی ئەگا بە بنبەست ئەمەشی کە ئێستا ئەگوزارێت تقریبن ینی هاوشێوەی ئەو زەمنەیە ئەو مێژوەیە کە لە دووبارە بوونەوە من پێم وایە ئەمە بەئاسێکی برفراوانی خۆیەگا هەتا ئەو کاتێک کە تەواوی دەوڵەتە هەرێمایەتی و جیهانەکانەگەنە و قەنەعەتەی کە ئیتر ناکرێت لەوە زیاتر ناکرێت ماڵوێرانکاری بەردەوام بێت وەکو ئەوی کە لە جەنگی یەکەمی جیهانی و لە جەنگی دووەمی جیهانیە ینی دوای ملیۆنان قوربانی اینجا گەیشتنە و قەنەعەتەی کە پێویستە ئیتر دانیشن مؤتەمەری سەلامی دەوری بەس پاریس بەسرا وایانە کۆنگرەی ئاشتی جیهانی ببەسرێت یعنی ئەو کاتە
تۆ ئەتوانی بڵێ ئەم جەنگە کۆتایی بدێت لەو کاتەیە ئەوەی کە دەست پێیەکات سە لە نوێ بڕیاردانەوەی لەسەر دابشکردنی دەستکەوتەکان یەکلایی بوونەوەی تەرەفی براوە و تەرەفی دۆڕاو و دوجار سە لە نوێ نەخشە کێشانە و جغرافیای سیاسی بە خۆرهڵاتی ناوەڕاستیشەوە تورکیا لەو بابەتەیە پرشتی بەرەکەوێت بە دڵنیاییەوە چونکە لە جەنگەکانی ڕابردوو شەپڕشتی بەرکەوتووە و زەرمەندیش بووە و من پێم وایە یەکێک لەو جغرافیایانەی کە لە ڕووی سیاسی و لە ڕووی استراتیژی و گۆڕانکاری بەسەرایە جغرافیای سیاسی تورکیا لەمەیان ڕووەدا بەڵێ چونکە یەکێکە لە تەرەفە هەر ئەساسیەکانی پەیماننامەی لۆزان و پەیماننامەی لۆزان زۆرێک لە بنود و ئەحکامەکانی تا ئێستا بە معلقی ماوەتوانێت چارەسەر نەکراوە عراقچی کاگارام لە بدۆ ئەگەر قەرار لەسەر گۆڕانکاری جغرافیا بێ عراقی شێشەکە بێ لەو دەوڵەتانی کە جغرافیای سیاسەکەی گۆڕانی بەسەرایە بەڵام تۆ پێم بڵێ کورد لەبارەی ئەمیزەوە بڵێم بەڵام ئێمە بین بۆ لای خۆمان بۆ لای گەل و نەتەوەکەی خۆمان بەڵێ کورد لەم بابەتەیە مەسەلەن ئێمە لە نەمەعادەلی ئیقلیمیەکە شانین مەگەر نەوت و غازەکەمان نەبێ لەو بابەتەیە ئەتوانین چۆن پریشکمان بەرنەکەوێت بەرەو زیانەوە چۆن بتوانین دەرفەتەکە بقۆزینەوە وەڵی کاکە زاناجیان پێش هەموو شتێک بۆ ئێمەی گەل و نەتەوەیەکی ژێردەستە و دابەشکراو یەکەم شت کە ئەوەیە ئێمە پند لە دەرس و وانەکانی ڕابردوو لە ڕووی مێژوویەوەی وەربگرین و دنیابینیەک و سیاسەتێکی استراتیژی دامەزرا و ڕەسەن لەسەر ئەساسی خاوەندارەتی پرسیینەتەوەی و نیشتیمانیان بینا بکەین بە هەموو هێزولایەنە سیاسەکان و ینی ئێستا لەم قۆناغەیە پرسیار ئەبێ لەوە بکەین ئەو هێزە نەتەوەیە نیشتیمانیە ئازادی خوازە کامەیە کە ئەتوانێت خاوەندارەتی لەم مەسەلەیە بکە ئەمە یەک دوو گرنگە کە ئێمە بەبێ ئەوەی کە یەکلایی ببینەوانێ لەسەر ئەوەی ئەم هێز یا ئەوی دیکەیان لەسەر ئاسی هەرێمەتی یا جیهانی چی بۆ خۆی پێە لە ناو هاوچێشەکان و بەریەکەوتنی هاوچێشەکانە چی بۆ ئێمە پێوە ئێمە لە بەرامبەری ئەوەی ئاسی بۆ ئەوەکەین یعنی هەموو هاوچێشەکان لەسەر ئەساسی ئەخز و عەتابی ناکراوە ئەوە نییە بڵێ بزوتنەوەی حەماس ئەمە لە بێ خاتی استراتیژی ئێرانیەکە بەڵام بە مقابلە ئێرانی چی بۆ ناکە یاخود ئەمە لەبەر خاتی استراتیژێتی میسریەکە بەڵام لە مقابلە میسری چی بۆ ناکە نەخێشتی وانە هەمووی ئەبێ بەرامبەرەکەی تەحدید بکرێت من بەش بە حالی خۆم پێم وایە لە ڕووی مێژوویەوانێ ئێمە لەوە ئەچێ مەحکوم بین بەو قەدەرەی کە دەرس و پندێکی گەورە لە مێژووی جوولەکە وەربگرین چۆن لە ڕابردووە دوای ئەو هەموو ماڵوێرانی و پەرتەوازەی و دەربەدەری ژینۆساید و هۆڵۆکۆستەی کە بەسەریان هات و دوجار لەسەر ئەساسی وعدە بفۆڕ و ئەوەی کە تیۆدۆر هەرتزل و ئەوان لە یا بڵین لۆرداتی عالەمی ئابووری ئیسرائیلی توانیان لەگەڵ استراتیژێتی دەوڵەتە براوەکانی هاوپەیمانانە قسە لەسەر دامەزاندنی قاوارێک بکەن و دوای ئەوەی کە دەوڵەتان لەسەر مێزی گفتوگۆ و سەلەنە ڕێخستنەوەی نەخشەی سیاسی و جغرافیای سیاسی جیهان بابەتە هەیە بۆ کورد ئەکەوێتە سەر ئەوەی کە کورد خۆی ئەتوانێت لەسەر ئەساسی هێز و یەخستن و خاوەندارەتیشی ڕاستەقینە بەبێ ئەوەی کە دابش ببێ بەسەر استراتیژێتی ئەم دەوڵەت یا ئەو دەوڵەتە هەموو دابشبوونێک ئەبێ ینی بەرامبەرەکەی معلوم بێ ئێمە زۆر ئاساییە تێگەی هاوپەیمانی ئێران بین بەڵام لە بەرامبەری چیا زۆر ئاساییە هاوپەیمانی تورکیا بین بەڵام لە بەرامبەری چیا زۆر ئاساییە هاوپەیمانی بەرامبەرێکی نەخێر بەرامبەرێکی زاتی نەبێ نا ئەوانەی کە هەیە ئێمە نازانین چکە ئەوان ڕەنگە حەزیان لێبێ ئێمە دابش بین بەسەریانەوە بەکارمان بێنن بەڵام پرسیارەکە ئەوەیە تۆ بۆ ئەمە ئەکەی لە مقابلی چییە ئەمە ئەکەیت و دوجار ئیتر تەواو نابێ ئەمە ڕووبا نابێ ئەمە ڕووبات چکە ئەگەر ئەمە ڕووبات ئێمە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە لە نەتیجەی ئەو هەڵەیە بووین بە بەشێک لە کێکەکە و دابش کراین وەکو دەستکەوتەکانی جەنگی جیهانی دابش کراین هەر کەسێ هات و جغرافیای سیاسەکەیان بۆ نەخشان و پارچەیەکیان ئێمە پارچەیەکیان لە ئێمە داپی ئێستا پرسیارەکە ئەوەیە تۆ ئەتوانیت بەو ئەندازەیە مرکزێتێکی قەراری سیاسی نەتەوەیی و نیشتیمانی ڕێبەرایەتێکی ڕەوای نەتەوەیی و نیشتیمانی گوتارێکی سیاسی ڕاستەقینەی نەتەوەیی و نیشتیمانی چ لەسەر ئاستی هەرێمایەتی کە ئێستا پرسی کورد لە ناویان هەیە چ لەسەر ئاستی کوردستانی بەگشتی ئێڵێن ئەگەر ئەمە ئەکرێ بینا بکرێت ئەوەی لێ خوێنیتەوە یان ئەوە هەیە لە زمینی بەڵێ ئێمە ئێستا مەسەلەن بۆ نمونە بەشێکی لە هاوبەشی سیاسی نەتەوەی نیشتیمانی عراقی باش وایانە استراتیژێتی عێراقی ئەو دەقەیە کە تۆ دەرکی سیاسیت هەبێ بەوەی کە جۆرێک لە مقایەزە بە وجودی نەتەوەی و نیشتیمانی تۆ ئەکات ئەو کاتە تۆ ئەبێ موقفی خۆت دەبناو ئەم هاوبەشی نیشتیمانیە یەکلایی بکەیتەوە من کاتێک لەگەڵ تاموەکو بەشێک لە هاوبەشی نیشتیمانی کە تۆ چوونیەکی من و بوونی منت وەکو بەشێک لەم قوارەیە پێ قبول بێت باش ناوماڵی کوردی دەرەقەتی ئەو گۆڕانکاریانە یان ئەوانە دێت کە بەکار نەهێدرێ بەڵکو دۆخەکە بەکار بهێنێ بۆ خۆی ینی کە مەگەر بەنسبیش بێ کاکە زانا ئێمە ئەگەر
ئەگەر بەتەنها وەک ناوماڵی کوردی لە بەرەوڕووی هەموو کۆی استراتیژێتە هەرێمایەتی و جیهانەکەیە سەیری بکەین بڕوان ناکەم ماڵی کوردی بەدەرەقەتی ئەو بێت و بەکەڵکی ئەوەش بێت لە ئێستاە لەم قۆناغێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ئەتوانین ینی هەنگاو بە هەنگاو یەکەم هەنگاو ئەوەیە کە ئێستا مادەم دەرچی ئەوە ئەکەین بەریەکەوتنێکی استراتیژێتی ئابووری زۆر تند لەسەر ئاسی هەرێمایەتی و جیهانی لە ئارا هەیەەوە گۆڕانکارەکان خێران تۆژە بێ خێرا بکەویتە خۆت ئەبێ بکەویتە خۆت کاکە ئێستا من خوا نەخواستە زەمی لە زەیەک هەست پێ بکەم لێرانەیە خۆ ناکرێت دانیشم بە دیارە تا ڕوخێ بەسەرمە مەفروزە خەمێکی خۆم بکەمە جوڵە و لانی کەم بە کەمترین زەرە لێ دەرچم وانە پرسیارەکە ئەوەیە ئێمە یەکەم شت ئایا لەسەر چ بنەمایەک لەم قۆناغی ئێستاە وەکو بەشێک لە هاوبەشی سیاسی نیشتیمانی عراقی یاخود ئێرانی تورکی نازانم ناوێنێ چی بینێ ئەوەی کە پرسی کورد و پەیوەندی پێوەی هەیە ئێمە یەکەم شت ئەبێ ماڵی خۆمان ڕێخینەوە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەیە مؤهلترین هێزی سیاسیە کە ئەم بانگەوازی ڕابگەێنێ داوای کۆبنەوەی بە پەلەی سەرجەم هێز ویلایەنە سیاسیەکان بکە لەسەر شەخص لەسەر ئاستی ڕێکخراو بەڵێ ئەگەر درەنگ نەبێ کاتێتی ئەگەر درەنگ نەبێ زوو نییە کاکەزانە بە ئەمانەتەوە پێێتی ئەڵێم بۆ لەبەر ئەوەی کە لە ئێستاە ینی با بڵین هاوتەریبی سیاستی کارکردنی یەشێتی لە ناو پرۆژەی هاوبەشی نیشتیمانێکەیە لە هەموو هێزەکانی کە گونجاوتر و باشترە لەسەر ئاستی عراق من پێمە ئەم ئاهالاتە لە ئێستاە لەم قۆناغەیە لە لای سیاست و استراتیژی کارکردنی یەشێتی نیشتیمانی هەیە و ئەتوانێت ئەمە تەوزیف بکات بانگەوازیەک بکات یعنی ئێستا ئەگەر من دەمەم بکاتە وەکو سەرکردایەتی سیاسی یەشێتی نیشتیمانی یاخود بەرەسەرۆکی یەشێتی نیشتیمانی کوردستان تکای لێ یەکەم ئەم بانگەوازی ڕابگەێنێ چکە کات لە بەرژەوەندی خاوەنددارەتی بۆ دابەشبوونی قلیمێکە ڕێگە بەوەدا ڕێگەی پێبا یا ڕێگەی پێنەبا ئێمە دابەشبوونمان نییە بەسەر استراتیژێت هەرێمایەتێکە ئێمە بەشێکی ناوبەشی نیشتیمانی سیاسی عراقی و ئیقرارێکی دەستوری و مەشروعێکی شەراکەی وەتەنی عراقی پەرلەمانی دیموکراسی فدرالیمان هەیە ئەساسمان هەیە سەوابتێکی گشتی ڕەسینمان هەیە کە ئەتوانین لەسەری بجوڵین بەبێەوەی کەس بتوانێت ڕێگریمان لێ بکە ئەمە گرنگە ینی ئەمە تۆ ئەڵێ من کاکە وەسیلەکەم بەرێ وانە ئێ باشە وەسیلەکەت هەیە کاکە زانەجان وەسیلەکە لە بەردەستا هەیە یعنی کەس دەتوانێت ئینکاری بکات لەوەی کە ئێمە ئیقرارێکی دەستوری هەیە بە مافەڕەوەکانمان کەس دەتوانێت ئینکاری لەوە بکات کە ئێمە لەسەر ئەساسی سیستمێکی فیدرالی پرۆژێکی هاوبەشی نیشتیمانیمان لە عێراقا کەس دەتوانێت ئینکاری لەوە بکات کە ئێمە پشکی پۆست و پلە و پایە و مەناسبە سیاسی ئیدارەکانمان لە ناو حکوومەتی فیدرالی عێراقا ناکرێت ئێ باشە کە ئەمانە هەمووی مقاوماتی بنیادنانن ئەمە هەمووی مقاوماتی ئیشکردن خۆیانی ئەوە نییە تۆ بەتەنها وەزیرێکە دەبێت لەوێ دانیشتێت و یا ئیشی ئیداری و ئەمانێ نە مناسبە سیاسەکانن و تەوزیفیکە یعنی بە پرسیارێک بەس ئەگە تۆ داوای کۆبوونەوەی هێز ویلایەنە سیاسیەکان و یەخستنی گوتارێکی سیاسی بکەیت کە هیچ ئیخلافێکی لەگەڵ هاوبەشی سیاسی نیشتیمانی عراقیەکەیان نەبێت ساحی سیاسی عراقی چمانەیەکی هەیە بەرامبەر بەمە نەکەرمانێ عینێ باکس و پێشی خۆشە ئەگەرەوە نەکرێت مثلەن دۆخەکە بەرەو کوێچێت ئەگەر ئەوە نەکرێت ئەو کاتە ئێمە یعنی بەڕاستی ئیتر لە پەراوێزی ڕووداوەکانە ئەمێنینەوە چکە بۆ نمونە بەیانبوونیش زیانمەندیە ئەی چۆن کاکە عزیزەکەم مەسەن بۆ نمونە تۆ هاوبەشێکی سیاسی نیشتیمانی دێ لەگەڵ حکوومەتی عراقیە استراتیژیەتی حکوومەتی عراقی لەم بەریەکەوتنانەیە کەوێتە چۆ تۆ چی بەسەریە یعنی ئەکرێت تۆ لە ناو بەرەی عەرەبیە ئەو خۆی ببینێتەوە تۆ لەم لاوانە دژایەتی بکەیت یاخود لەگەڵ یانەبی ئێ باشە بەیانی کە بۆکو براوەیەک لە جەنگەکە هاتە دەرەوە لە ململانەکان هاتە دەرەوە ئەوش ئامادە نیە هیچ مساوای لەگەڵ توە ئەگەر دیقەتی بێ دێمە لە دوای جەنگی عراقیێرە دانی هەمان نەکسە دووبارە بێتەوە ئەنفالەکان لەسەر ئەساس دەست بێت وانە سیاسەتی جینۆسایدکردنی لەسەر ئەساس دەست بێت دوای ئەوەی کە حکوومەتی بەعز لە عێراقا دەستی لە جەنگەکە بوانێ هات خەریکی تەسبیح حساباتی سیاسی بلەگە بۆ لەبەر ئەوەی کە تۆ یەکلایی نەبوو بیتەوانێت لەنا ئەو بەرەیە کە ئەو مەبەستی بوو لەبەرەوە دڵنیابە ئەمیش وەر بە هەمان شێوەیە و معادلاتی سیاسی و استراتیژی ینی ممارەسەکردنی سوڵتە هەروایە کاکەزانە لە هەموو دنیای وایە کاتەکەم بەرەو کۆتاییە کاگاران بەڵام ئەخیر پرسیارمەوەیە بە کورتی ئەگەر بتوانین ئێمە ئەم شەڕانە ئەم گۆڕانکاریانە خەڵک ها زۆر سادە خەڵک ئەترسێ خەڵک لە ژیانی خۆی لە ئایندەی خۆی کورد مارانگەسە بڵێ بە دڵنیایی بەمای خێریان شەڕ بۆمانەشێتەوە والله ئەکەوێت سەر ئەو ڕێبەرایەتی کە حەکیمانە خاوەنددارەتی لە بوونی نەتەوەی و نیشتیمانیمانەکە ئەگەر ژیرانە وەلۆژیکانە مامەڵە لەگەڵ وەزئی سیاسی ناوخۆ هەرێمایەتی و جیهانیەکەمانە بکات بە دڵنیاییەوە عاقیبەتی خێر و خۆشیێ بێ بۆ گەلەکەشمان و بۆ نەتەوەکەمان و بۆ نیشتیمانەکەشمان و هیوادارم کە وابێت
چونکە ئیرادەیەکی خێری باش لە ناو ساحەکە هەیە و من ئومێدی لێ ئەەکەم کە ئەمە ڕووبە بەڵام خوا نەخواسە ئەگەر بە ئاقارێشکەیە بڕوات بە تایبەتی کە من پێم وایە ینی مەدەی خوارەکە زۆر مەترسیدارە بێ بە وریایەوە مامەڵی لەگەڵا بکەین چکە ئەو دابشبوونی خۆی یەکلایی کردوتم ئەمە بۆ ئێمە جێگەی هیچ ئاعتمادێک نیە ئەوەی کە ئەمێنێتوانێت ڕەخنەمان لە هێزانەتەوەی نیشتمانەکان مەسەرەن تەماهیەکی لەگەڵ استراتیژێتی هەرێمایەتیە لەگەڵ ئەویکە هەیە ڕەنگە بتوانین ئەولەوێت بەپێ ئەولەوێتەکان کار بکەین زۆر ئاساییە ینی ئەگەر ئێمە لەسەر وحدەیەکی سیاسی نیشتیمانی باشوور هەڵوێست وەربگرین قەیچێکە با پەیوەندەکانی یەکێتی لەگەڵ ئێرانە هەبێ با پەیوەندەکانی پارتی لەگەڵ تورکیایە هەبێ بەڵام لەسەر ئەساسی تەسلیمبوون نەبێ لەسەر ئەساسی ئەوە بێ کە تۆ یعنی لانی کەم احتیفاظت بە استقلالی سربەخۆیی بڕیاری سیاسی خۆتەوە کرد بێ کاکە من هێزێکم جیاوازم لە تۆ من هێزێکم قەزێم هەیە ئینتیمام هەیە خاکم هەیە نەتەوەم هەیە نیشتیمانم هەیە کللتورم هەیە ئەمانە هەمویان لەسەر مەخوازن کە قسەم هەبێ لەسەری خاوەندارەتیم بۆی هەبێ وایە حکوومەتی عێراقیشە لەسەر بەساسا مامەڵە لەگەڵ تۆ کات کە ئێستا خۆت بەشێکی لە پرۆژە سیاسیە فیدرالیە کۆماری پەرلەمانەکەی خۆ ئەبە ینی جەریمە نییە کاکە ئەمە ئەمری واقعە یاری ئێمە محکومین بەم قەدەرە چی بکەین لێلا بین ئەتوانین ئێمە ئێستا نکۆڵی لە کورتبوونی خۆم بکەین نەخێر ئەتوانین نکۆڵی لە نیشتیمانی بوونی خۆم بکەین نەخێر دەیکەواتە مادام قەدەرێکە ئێمە ناچاری محکومین پێی ڕێزێگرین بە خاوەندارەتی لەکەین بە خەمی خۆین زۆر سپاس بۆ ئارام حاجی نووسەر و چاودێری سیاسی سپاس بۆ بە هیوایەوەین هەر جەنگ و ماڵوێرانێک کە هەیە کۆتایی پێبێت مرۆڤایەتی سەلامەت بێ ئەوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ سپاس.